سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کاریگەری بەرزبوونەوەی نرخی دۆلار لەسەر بازار لە شەو و ڕۆژێکدا قەرباڵغێکی زۆر لە سوپەرمارکێتەکان دروست بووە خەڵکێک دەسێ کاڵا دەکڕێت دەڵێ کاکە گران دەبێت لە بەنزیخانەکان هەر لە ماوەی شەو و ڕۆژێکدا بۆ 1 لیتر بەنزین 90 دینار تا 100 دینار زیاد دەبێت بابزانین بەرهەمەکانی دیکە ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر بازار هاتووە چۆن دەبێت ئەرێ بەڕاز لە داهاتوودا بازار ئیستیقرار سەقامگیری بەخۆ دەبینێت یاخود نا. بنزین گران بوو ئارێ وڵا گران گران بووە چەند لتر تێکرد چەند لتری خوار وەستا 29 لتر 29 لتر بووە چەند 29 لتر 14 ڕۆباک پێ 14 ڕۆباک چەند گران بووە بنزین بنزین تقریبا لە بینی 2 ڕۆژە 90 دینار هات 90 دینار بۆ 1 لتر 90 دینار باشە گرانبوونەکەی کێشەیە بۆ تۆ موچەخۆری پێشمەرگەی پێشمەرگەی تۆ پارە بە پارەی عێراقی وەردەگری و شتش گران باشە چۆن تێدەگەی لە وەزعاتکە ئێستاکە بەنزین گران بوو هات سۆشت کەم ناچاری ئەو گرانبوونی دۆلار لە قازانجی تو نەبوو قازانجی پێشمەرگە و فەرمانبەر هیچ ناوڵە ئەوە نفتە کڕیدیان ناوەڵا الحەمدولله وەلاشمان وەرگرت خێرخواز الحەمدولله باشە ئێستا هاتووی بەنزین تێ بکەین لەگەر دۆلار چ گران بووە واللهی هەموو شتێکەکان گران بووە بۆ خۆ چیش دەکەیت وەڵا بۆ خۆ صاحب کرێ دەکەم کرێ گران بوو یان گران نەبوو ناوەڵا هێشتا گران ناوەڵا گران ناکەم گران ناکەیت باشە ئەی بەنزین گران بی تۆ ناتوان ناچار نابی گران بکەیت ئێستا 90 دیناری هاتووەتە سەر بەرۆلا گران دەکەن ئەمەش گران دەکەین ئەنگۆش گران یعنی پەشیمان بوویەوە بەنزین گران بی ئەنگۆش دەست وەڵا دەست پێ دەکەینەوە گرانبوونی دۆلار پێت باە بازارەکە باش دەکەیان خراپ دەکات نەوەڵا زۆر خراپ دەکات خراپ دەکات یعنی بۆ موچەخۆر و فەرمانبەر باش من هیچ موچەخۆر نیمەوە یعنی هیچ معاشم نییە بەس تاسی لەمش دەکات جموجۆڵی دۆلار لە چەند ڕۆژی ڕابردوودا بازارەکەی شێواندووە خەڵک نازانێت کالا بکڕێیان بیفرۆشێ هەندێک دەڵێ دەیفرۆشم زەرەر دەکەم هەندێکیش دەڵێ بەخوا کاکە هەر نەیفرۆشم باشترە چونکە من بە هەر چەندێک بفرۆشم دۆلار مستەقر نییە ئیستقرار نییە ئێمە لە بازاری ئۆتۆمبیلەکانی بابزانین بەرهەمەکانی ئۆتۆمبیل یەدەجی ئۆتۆمبیل ئەو بەرهەمانەی کە ئۆتۆمبیل بەکاری دێنێ کاریگەری لە سەرنرخ دروست بووە یاخود دەماند و نەبی باشێت پێم بڵێ ئێستا ئێوە بەرهەمتان هەبووە بە نرخێکی قەدیمتان کردووە بە دۆلار وانە پێشتر دیناری عێراقی سارێ ئێستا چی بەسەر هەردازە؟ ئێستا ئەوەی کە زۆر مشکلەیە خەڵک چتی بردیە بە دینار بردیتی ئێستا داوای لێ دەکەی پارەکەی بینتەوە دەرێ پارەکە من هەر دینار خەردارم دینار خەردای کێشەی گەورە لێرە زۆر دروست بووە یعنی کەوایە ئەوانەی قەرزانن گەورەترین گرفت لەسەر قەرزەکان ئێستا لە ناو سیستەم من زیاتر لە 200 میلیۆنم لەکن خەڵکە 200 میلیۆن وڵا ئێستا ئالێن 200 میلیۆنی تێدا ئێستا ئەو دەقی باشە هەر گۆڕانکاریەک لە نرخ دێ یان لە بڕیارێک دێ ماڵی خەڵکێک کاول دەکە ئەم کاسبکارە باسی شتێک دەخێت تەبەن ئەمە یەکێک لە کاسبکارەکانە لە کوردستان لە عێراق کاکە بە هەزاران کەسەیە موادی فرۆشتۆ بە قەرز وانە خۆی کێشەی زۆر گەورە ئەوەیە ئێستا حکوومەتی عێراقی ئەو قرارەیدا ئیسابی لۆ خەڵکی فەقیر نەکردە ئیسابی لۆ مامناوەندیەکان نەکردووە هەر ئەو قرارەی داوە بۆی کە ئیسابەکە یەقیز بەرز بیتەوە پارەشتەکە تێک شێوان نەک دروست ببی لە هەموو کۆی گشتی عێراقەوە مشکلەکە لێرەوە دروست بووە لە زەربەی گەورە بە فەقیر دەکەوێت ئەوەی ڕاست بە کاسبکار دەکەوێت هەمووی بە باشە تۆ 200 میلیۆن دینار پارە لای خەڵکە ئێستا 200 میلیۆن ئێستا لە بۆ معلوماتان ئەگەر ئێستا ڕابستنەوە 2 دقیقە ئێستا کابرای گوادەی تێر ئێستا دەبێت مناقەشی بکەین ئێستا کابرا مارەکەی لە کنەمن ئەدەست کردووە نەیبردووە بەس پارەکەی لەسەر بە دینار ئیساوە پێی دەرێم وەرە کاکە دابشتێرەکە کە من مارم بە دینار لە تو کڕێ بەڵام ئەو حقیقەتەکە دەزانی بۆ دەبێت خۆی بدزێتەوە خەڵکەکە یعنی ئیستیقلالیش دێتەوە گۆڕی کەش ئەوە زۆر مشکلەی بەڕێی من مشکلەی زۆر گەورە دروست دەبێت دروست دەبێت
چارەسەر چێ بەڕای چ بکرێ ینی دادگا هەڵ دەکەم ناویشە بە کاری دادگا و کاری هیچ تەفاهم ئللا ئەمن و تو کەسی بەرامبەرمان دەبی تەفاهم کەم یەک تۆس ئەمن لە مۆزوعەکەی بێمە خوارێ ئەویش بەرامبەر زەرەر بەدابش دابش بکرێ ینی هیچ علیتکەی نیە ئەوە تازە حکوومەتی عێراقی قرارەکەی خۆیدا و خۆ بە کەس نایەتە خوارێ هەتا برێ کاکە وڵا بەیانی بابی کەنە سەتوسی دەڵێن دۆلار هەستی بازار زەعیف دێت بەڵێ ڕاستە دۆلار زەعیف دەبی بڵێ ڕاستە دۆلاریان بازار ئەگەر دۆلار هەستی بازار زەعیف دەبی بازار زەعیف دەبێت بەێ ئێستا ئەوڕۆ سفتاحتان کردیان کردیتمان بەس کەمتر سێ نەفەر ڕاوەستە سێ نەفەر قایمەکەی پێش سێ پەڕ بوو دوو پەڕ بوو ئێستا پەڕەچینە شانە پەڕۆچینە ئەو برادەرە دوو قایمەد ئەوان دەتینە ئەوش هەموو نیو کارتۆن دەبم کارتۆن ناوە برا هەر 100 دلار 25,000 نابێتە سەر سەری گران کرد هێشتا لێم نەبسێ گرانی کردن لۆ خۆ دۆلارە بەس یەک دقە یەک دەبا بزانانی ئێستا تو لۆ نیو قایمەیدا لە بەرەوەی دۆلار گران بووە ێ خۆ خشتی گران کردیە گرانی نەکردی ماواتەکە بە دۆلارە ئەم لە دوکانی خۆ بەبری بەردەفرۆشم یعنی ئێستا تو بە دۆلار دەیدێ بەێ ئەدی پارەی عراقیمان چی لێ هات پارێ عراقی ئاخە شتەکە بە دۆلار دەکرێ بە دۆلار دەکرێت ئەمە دینارەکەی لێ وەرەگەین دەچی وەرەکەی دەکرێت ئێ وەرەخەش بەگران دەماندنێ یعنی ئێستا ئەنگۆگە بە دینار بفرۆشن بەسەری دوێنێ زەرەر دەکەن ئەمە قەت بە دینارمان نەفرۆش هەر بە دۆلارە ئەگەر بە سالیوی زۆریشمان زەرەر ئێستاش کە زۆریشمان زەرەر کردی لە بەرەوەی ئەمە بە دینار بە 100 و قسوورمان لێدا 144 پارەکەماشە نەکردە دۆلار کە لێرە بە دینارمان ئەگەوە گرتمی ئەدی زەرەر ناکەین کەوایە دەبێ ئێوە بە سەری ڕۆژ بفرۆشن بە ساری ڕۆژنە ئەمە بە ساری دۆلار بێک سابت دەفرۆشین ئێمە بەستم سەری ڕۆژی دۆلار دۆلاری ئەگە چەند بۆ لێت دێنەوە بەزەگەما تا پێرانەکەم چی بکرین دۆلاری کەستابی دیسا زەرمانە یعنی ئەوە کێشەی گەورەی دروست کردێ بۆ زۆر زۆریش دروستکە بازارەکەی ڕاگرتی هۆکاری ڕاگرتنی دۆلار گرانیە بازارە ئێستا جملەسیێتە لە بۆی نۆمە کردیە قەرداری مە دەرێ وەرە بدەوی مشکلەکە ماعالکەن چێ مشکلە کاکە ئەکیدم لەوەی کەوا پارەی لەکن مە دەرێ دۆلار گران بۆرە پارەکەم دێ باشە تو مودەکەت کەی دانابوو دەکەما پێش ئەوەسەی دانایە بەس ئەویش عقیتی چکە موادی بە دۆلار لە هاتەوە یعنی تو ناچاری پارەکە بدەیت مازیان پارەکەی بدەم یان لەسەر هەڵوەشێتەوە یا عقلی هەڵوەشێتەوە کێشە دروست ئەرێ دەبێت وڵا لەو عادەتەی تووشی کێشە دەبی لە بینی دینار و دۆلاری پێم بڵێ بەرزبوونەوەی دۆلار خێری تێدا بوو یان بە شێوەک لە شێوەکان ماڵ وێرانی تێدا بوو وڵا خێری تێدانێ کاکەم تێدانە بۆ خێری تێدانە تو بارەکە بە چین دەشتێنیەوە وەرەقە بە 125 بۆ شات کڕیا بەڵێ شتێک کڕێمە سەمە دلار و نیوەچی ئێستا 1800 نەڕاستە لەسەر ڕاوەستا پێشتێ ئێستا 2000 ئەگرادەوەستی 2000 کابرا دەڵێن بە 2000 لە تو ماوادم کڕێستا لۆ بوویتە دونی و گلەی لە تو دەکەم ماوادەکە لێ ناکرێت چون هاچارنی بیفرۆشی کەوایە بازارەکە دەبینێت بازارەکە دەمینێت تۆ ئێستا ئەمای بفرۆشی بە سەری پێش و زەرەر دەکەی زۆرم زەرەرە زۆر زەرەر ئەمن پێشترێ مەسەرەن ئەو ماوادەم دەکڕی بە 2 دۆلاری بەڵێ دەم فرۆشتە مەسەرەن 2500 سم ڕادەوستا بە ڕۆبع قازانزان فرۆشت بەڵێ ئێستا 2 دۆلارەکە دەکات 2900 دینار بەتەنێ بەتەنێ بەچەندی بیدەمێت 100 دیناری قازانز دەدەمێت کابرا لێم ناکڕێت کەوایە بازارەکە گران دەبێت گران دەبی هەموو کەسێکیش توانای کڕینی کەس ناشکڕی کابرا دەرێ و پارەی هیچم ئێستا ئەمڕۆ بەیانی سفتاحت کردووە ئەو هەنیە ئەوان نییە یان لەگە ڕۆژانی پێشتر بازار شکاوە تقریبا مانگە چتەبی بازار سستە بازار ئێستا خراپتری زۆر خراپتر بوو ئەنی ئەو بەرەبەری بەرەو ڕاستەنە و سەری ساڵ دەڕۆین هەر بەخۆی سەری ساڵان ئیشش نییە هەتا 15 یەکڕادەوەستی ئێمە لە نێو بازار جوتیارانین ئەو بەرهەم و کاڵایەنەی کە جوتیاران بەکاری دەهێنن لەم شوێنانە دەیکڕن بابزانین کەرتی کوشت و کاڵ سەبارەت بەم بەرزبوونەوەی نرخی دۆلار بەم ئەزمەیە کە دروست بووە بازاریان چۆنە کۆمەڵێک جوتیار دانیشتووە لەگەڵ خاوەن ئەم دوکانەکە بەرهەمی جوتیارەکان دەفرۆشێت ئەوەی کە پێداویستی کوشت و کاڵیە کاکەماندی نەبن لێرکوانە هەمووتان خاوەن دوکانن یان کوشت و کاڵ جوتیار و کامەران بەخێر بێت زۆر سوپاس وڵای ئێستا و باسی و کێشەی دەکەین ئەوانە فەلاحن ئەوانە فەلا لەوە دوکانداری دوکاندار باسی و کێشەی دەکەین پێنجشەمێ چارشەم پێنجەم یەک کات داوای دەتەن نایلۆنی کرد باش 1575 پێکو ئەوڕۆ هاتووە دەرێبار دەکەم کاکە بوویتە 1850 یعنی دۆلار لە 30 لە بۆ 29 چوە چلو هەفتی ئێستا لۆ تو زەرەرە بە سەری ئەو ڕۆژی ببە زەرەرە ئەتو چی پێ دەڵێ ئێمەش ئەو دەرێ لە قسەی خۆت پەشیمان بوو ئەمیش نەم کردە مار
کەواتە کێشە لە هەردوو لای من دروست کرد هەردوو لا باش فەلاعیشمان هەیە من لە مانجی نۆوە ئەشیای دەدێنێن بە قەرد هەتا مانجێ هەفت زۆر پارەکەی دێن یعنی نزیکەی ساڵک نزیکەی ساڵ مانگی پێدە دەیدێنێ ئێستا پارەتان داوەتە ینی ماوەتان دایتە مەوادمان دایتێ پارەی عێراقی بەس پارەی عێراقی بە پارەی بە پارەی عێراقی هەنجینێ دۆلار 124 و نیو باش ئەتول بۆ ئەوەی ماوادت فرۆشتێ بە 124 قازانج بکەیت 124 قازانج بکەم ئێستا بوویتە 147 ئێستا بوویتە 147 ئەسابمان کردیا مانجینۆش دەی پارەکە بدەیتەوە مانجینۆ دەبی حیسابی صاف بکەین تۆ پارەکەی خۆت ینی ئەولایە پارەی خۆم تێدایە پارەی شەریکەتی تورکیا قەرداری تورکیا خەریداری شەریکەی تورکیشین کەوای بەو حیسابە بی تۆ قەرز ینی پارەی خۆشم لەسەدانم قەرز صاف نە 23,000 دینار لە یەک وەرەقەی تۆ سەرەر هەر وەرەقەی هەر وەرەقەی هەر دوکانداری 6 دەفتەری لە قەردە ئەوە 15 دەفتەر هەر زەرەر زەرەرە ئەوە زەرەر ئەی چارەسەر چییە واللهی چارەسەر لەکن چێ لەکن ئەوانەی ئەو وەزعیان تێکدا کەوایە کێشێکی گەورە کاکی جوتیارە ئەتوو گوتت ئەمە گرفتێکم هەیە حیساب و کتابت لێک دەدای و چ بۆ حیساب و کتاب کامەران لە سەرەتا بەخێر بین ئەوە هەر برادرێکی خۆمانە ینی لەو بینێ ئەوەی بردیە مەوادی بردی نزیکەی با 7 دلار بوو ئەگەر بە پاری ئێستا بداتەوە نزیکەی 1,600,000 دەبی زیاتر بدا ئێستا ئەگەر ئەو پاری ئێستا پاری ئێستا 1,600,000 تقریبا 700,000 زەرەرە هەر لە ماوەی شەو لە ماوەی ئەو چەند ڕۆژەیە ینی ئەگەر ئێستا بەس حسابی ئێستای لۆ بکەین ئێستا دلار بە 170,000 ئەو وەختی دلار بە 125 بەس بۆ ئێوە زەرەر دەکەن یەک دەقات و ئێستا تەواتە و خیار و باینجان گران نەبووە هیچ هەم بە دینارە خۆ ینی کڕیە بەرهەم ئەوەیە ینی هەر تۆیە لایلۆنا ئەوەی قەترەیە ئەو باشە تۆیەکەی چی بوو؟ هەتۆ شفتی و تۆ شفتی گران نەبوو ئێستا؟ خۆ ئێستاەوە نیە و زیاتر لۆ ئەوەیە لە بۆ بوارێ لە بۆ ساڵی داهاتووە کەوایە دیار نییە ئێستا کەس نازانی ینی ئێستا کەس نازانی بەس ئێستا ئەگەر بە پارێ ئێستا حسابکەی هەر بەو پارێ ئێستا حساب کابرا بە دۆلار حسابی کردیا ئەو دوکاندارەیە نزیکەی کابرای 1,600,000 زەرەرە زۆربەی بەرهەمەکان کە بینیمان ئەوەی بەسەرمان کردەوە ینی بەوەی کە بە دۆلار دەکردرێ نرخەکەی بەرز بوو بە پێی دۆلار بەس بە پێی سەری ئەمڕۆ دەفرۆشە بەڵام ئەوەی کە ویستم بزانم بازاری گومرگ سەوزە و میوەی هەولێر تەماتە بیبەر چوزانم پرتەقال لیمۆ بابزای نرخی بە تەواوەتی ئەوانە ئەو بەرهەمانەی کە لە گومرگ دەفرۆشرێن چۆن ئێستا چی بەسەرات بۆ بازار پێشی بەخێر بێن سەرچاوان بەڕاستی زۆر تاسیری کردی لە بازار ئارێ وەڵڵا یعنی تەماتە گران بۆ تەماتە مەسەلەن ئێرانیە لە تەماتەژنا مەسەلەن لە بەرهەمی ئێرانی بەڵام ئێستا تو بەس پێم برێت تەماتە گران بووە تەماتە گران بووە تەبعاً چۆن گران بووە کیلۆی بە چەند بوو تەماتە کیلۆ ئێستا بە 475 پێشتر بە چەند بوو پێشتر بە 354 و ئەوانەیە مەبەستم لە تەماتە چیە تەماتە خواردنی فەقیرە ینی کابراەک لەوانەیە فەقیر بێ لیمۆی پێ نەکڕێ بڵێ کاکە لیمۆ گران وانە بەڵام تەماتە پێویستێکی ڕۆژانەی سەر سفرەیە وانە گران بووە دیناریاتۆتە سەر وڵا 100 دینار هەر بە فشە 100 دیناریەتی سەرێ بەفشە ئەدی ئەی لیمۆ لیمۆژ وڵاوە هەر تورکیە هەر زۆر تاسیری کردی لە بازاڕی بەڕاستی پێ برێ ئەوش گران وەرەقە بە 120 و 190وانە ئێستا بوویتە 135وانە زۆر هەر تاسیری لە بازاریش کردی بووە باشە تو پێم بڵێ چلۆی چەند هادۆتە سەر وڵاوی ئێستا بەڕاستی هەمووی ڕسخەک کیلۆ 100 دیناریات 100 دینار هەنارمانسی بەسەرات هەنار 750 دیناریە ئێستا زیاتریش بە 800 دیناریە هەنارە ئێستا ئارێ وەڵڵا پێشتر بە چەند بوو پێشتر بە 700 دیناری بوو ئەو دەورانە بوو ئارێ وەڵڵا بەرێ کەوایە هەر بەرهەمێک لە دەرەوە هاتبێت بە تاقی دارێ شفتی وەزئی چۆنە وەڵڵا شفتی بە 400 دیناریە بە 400 پێشتر بە قورعان پێشتریش تقریبان هەر بۆ سعرەی بوو بەڵام ئێستا بە 400 بەرهەمی خۆمانەیە ئەوە ئێرانیە نەخێر خۆمانە نییە خۆمانەمان نییە نەخێر ئێستا هیچ خۆمانەمان نەخێر خۆمانەمان نییە ئەوە ئێرانیە ئەو ڕستکە مشەکەل هەموو ئێرانیە ئەوە تورکیە و ڕستکە مشەکەل زۆربەی بەرهەمەکە ئارێ وەڵڵا پیازەکەش هەر خۆمانە نییە ئێرانیە بەرێ هەمووی سەری گران هەمووی سەریە تەبعا بازاریش فەرقی کردیە بازار فەرق کردیەکە کەس ناوێری چتی بکڕی بەڕاست پێ ڕستقەمە پێویستی ژیان هەتا ڕستقیش بی کابرا یعنی بازار نییە لە جادەی بازار نییە کاک نییە کابرا بەقارە دێ
مەسەرەن ئێستا تەنەک چتی دەبا ڕسقی موشەکەل دەبا پێی خلاص نابی مەسەرەن 2-3 ڕۆژی پێدەچی بەزاگەر ڕستەکە هەرزانبی کابرا لە جادەی بە هەرزان بفرۆشی ئەوە تەبعاان زووتر ڕوو لە گومرجێ دەکاتەوە یاننا بەڵێ باشە بابزام ئەو گەنجات و پێم بڵێ باشە سەبارەت بە بەرزبوونەوەی نرخ سەبارەت بە بەرزبوونەوەی نرخ بازارتان باشتر دەکەیان خراپتر نا بازارمان خراپ دەبی خراپ دەبێت ئارێوەڵ چکە لەبەر پارە نییە مەعاش نییە ئەو شتانە خەرێک نایە مەزبوور نییە چیلۆ پردەقاری بە 1000 دیناری بکڕی بازارەکە زای بازارەکە هەنار بە 1000 ڕوبعی بکڕی نا بازارەکە زایب دەبی زۆر ئەوڕۆ لەگەت سەر ڕۆژی ڕابردوو بازارەکە فەرقی هەبوو زۆر فەرقی فەرقی کردووە زۆر فەرقی یعنی ئەوانەی بەقاڵن دەفرۆشن شت دەفرۆشن ئەوڕۆ کەمتر هاتوو چکە دەزانین لۆ فەرقی هەیە ئەو دوێنێ کە بازارەکە زۆر خۆش بوو ئەو ڕۆ بازار هەر نییە لە بەیانی و هیچ نەفرۆشرایە تقریبان زۆربەی مەحەلەکان هیچ نەفرۆشرایە لەبەرەوەش وەرەقە و شتی دابەزین و هەستان وەرەقە کەس ناتان لی تێشۆ نازانی بکڕی نازانانی ڕسقی بارکەی وەرەقە دقە و سعات دقە و ساعت لێ دەکری کە دێرە وەرەقە سعرەکی دیە و نازان باشە ئەوگۆ کە ڕسق دەکڕن لە دەرەوە بە پارەی خۆمان دەکڕن یان بە دۆلار بە دۆلار دەکەن بەڵام لێرە بە پارەی بە پارەی خۆمان دەفرۆشن بەس لەوەش هەر تووشی زەرەر دەبن چکە دۆلار ڕۆژێک بە 135 بۆ چل بووە ئەوە هەر مشکلێ بە 35 بێستا بە 45 باشە خەڵکێکە بووە لە ئەلوەیش بکات زەرەری کرد بێ مەوادی کڕی بێ هەبووە زەرەر حتمان ئەرێوەڵا هەیە بە تومان چکامی بە دۆلارە و ڕسقا هەمی دەینیتن دەفرۆشی بە پارەی عراقی پارەی عراقی دەکات و دۆلار حتمما زەرمەند دەبێت بە تایبەتی لەو دوو ڕۆژێ هەتا لە تورکیا لە ئێران هاتووە کابرا بە دۆلاری کڕۆ لێرە دۆلار گرانتر وە حتمما ئەو پارەیە دۆلارە کە کڕایەوە بە 125,000 بووە ئێستا دەنە 148 کولی وەرەقەت 23,000 فەرقیەیە باشە دەڵێن لەوەی زەرمەند دەبێت دەڵێن دۆلارەکە لە 150 لە بازاری ڕەش سابت دەبێت تەسەور دەکەی بازاری سەوزە و میوە چی بەسەر بێت بە قۆرعان حتمما ئەویش گران دەبێت گران دەبێت ئارێوە کاریگەری بەرزبوونەوەی نرخی دۆلار لەسەر بازاری ئۆتۆمبیل چۆن دەبێت زۆر کەس پێی وایە نرخی ئۆتۆمبیل دەشکێ زۆر کەس پێی وایە نرخی ئۆتۆمبیلش هاوشێوەی زێر و بەرەمەکانی دیکە بەرز دەبێتەوە بابزانانی ئەم کاسبکارە کە خاوەن پێشەنگای ئۆتۆمبیلە خوێندنەوە چیە لەسەر بازار ئێستا چۆنە و داهاتوو چۆن دەبێت بەخوای بازار بەخۆی هەر خراپە ینی بازار باش نییە ئەو دۆلار هەستانش تەعاان بازارەکەی زیاتر ڕدەگرێت چی لێ دەکات ئێستا ئۆتۆمبیلێک ئێستا ئەو سیارەیە سعری دەفتەرەکە ئەو سیارە ئەوە ئێستا حالی حاضر ئەگەر بیتە پێش ئەگەر بیتە پێشەوە ئەمە بڵێن بە دەفتەرەکە ئێستا دەفتەرێک پێشترێک کابرا دەکرد 12 میلیۆن و 500,000 وایە ئێستا دەکات 15 میلیۆنەگە بێتە 150 ئەگە بکات 145 بی دەکات 4 میلیۆن و نیو یعنی 2 میلیۆن هاتە ئەو سیارەی 2 میلیۆنی فەرق دەکات 2 میلیۆن فەرق دەکات ئەو کابرای پارەی تەبعی لە ماڵێ مەسەن ئەو مشتریەی داینایە بێ ئەوەی بکڕی 12 میلیۆن و نیوی هەیە ئێستا بۆ 4 میلیۆن و نیو ناتاسیر دەکات فرۆشتنی زەحمەت دەبێت سیارە دەشکێ یان ناش بەخوایەوە چشکان شەر نییە بشتێ 100 لە دەرەوە لە دەرێ دێ لێ سعر هەروەچی خۆیتی هەر بە دۆلارە گومرگە و نەقلە و هەمووی هەر دۆلارەکەیە لۆشکان ناشێ بەس بازارت نابێت کەوایە بازاری زایی بازار ڕدەگری بەڵێ ئۆتۆمبیل گران دەبیان دادە وڵی طبعاان گران دەبێت گران دەبێت وا دۆلار بەرزەکە گران دەبیان بە دینار وڵا بە وەرەقەیە ئەمە ئیشمان وەرەقەیە ئەمە بە دینار تەعامل بۆ گران دەبێت خۆ وەرەقە هەر وەرەقە نییە قیمەتی خۆی آخر دەتۆ موظف ئێستا ڕاتبی نییە معاش نییە وایەوە نییە موظفیش عادەتەن فەرمانبەر هەمووی پارە کۆکاتەوە یعنی پارە وەردەگرێ وایە نادەنێ بەڵام دۆلار بەرزوەتەوە بە پارەی عێراقی گران دەبێت بە پارەی دۆلار هەر نەفسی نرخە گران نابێت ئەمە نەفسی نرخە ئەمە لای ئەمە سیارە نەگرانە بێ لەوانەیە هەرزان بێ لە بێ بازاڕیا بەڵام گران نابێت لای خەڵک دەڵێ کاکە گەر شتێک بازاری نەبوو داواکاری نەبوو سەری دەشێت سیارش دەبێت بشێت طبعاان دەشێت بەس خەڵکەکە بەڕاستی پارەی نییە پارەی نییە ئێستا خەڵکێکە بۆ نمونە دوێنێ ئۆتۆمبیلی بە دەفتەرێک دانابی گوتبی کاکە بە 95 بوو بفرۆشن کەسێ ئەو قسە بکە هەیە بەڵێ هەیە ینی خەڵکێک طبعاان هەیە وایە پاشەوەی بینیمان بەشێکی زۆر لەو بەرهەمانەی کە لە بازار هەبوون وەکو ئۆتۆمبیل تەماتە خیار چوزانم ئەوەی بەرهەمی جوتیاری زۆربەی زۆری گران ببوو هاتوونەتە چێشتخانەیە خواردنگەیە کە ئەم شوێنە شوێنی فەقیرانە خواردنی ڕۆژانەی فەقیرانە
لەفا خەڵکی سادە فەقیر لێرە لەفە دەخوا با بزانین نرخەکە چۆن هەرچەندە من پێشتر لەو شوێنەدا نرخەکانم بینی و هەمان تاوەکو ئەو دقیمە قسە دەکەم گۆڕانکاری بەسەردا نهاتووە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە بەڕاست نرخەکە سابتە یاخود گۆڕانکاری بەسەرداهاتوە ماندوو نەبیت زۆر سپاس پێم بڵێ نرخەکە گۆڕانکاری بەسەرداهاتوە لەفەی ئێوە یاخودنا نرخی خواردنەکانمان هەتا ئێستا دەستکاری نەکرد بەڵام شت هەمووی گرام بووە گرام بوو لە گۆشت بگرە لە زەیت بگرە لە مەعجون بگرە هەموو شتەکان گرام سەمون گرام بوو یان سەمون هەتا ئێستا نا سەمون نە هەر بە هەمان هەر بە هەمان نرخی پێشوە باشە کەوای ئێوە نرخی لەفە بە هەمان سەری پێرە و بەستر پێرە بڵێ بڵێ هەر بە هەمان سەری دەفرۆشین بەس شت زیاتر گرام بی احتیمالی هەیە ئەمەش گرام بکەین یعنی بەردەوام بوون زەحمەتە بەم نرخە زۆر زەحمەتە ئیش ناکری ئەوە کاک نەوزاد ئێوە وەکو وەزارەتی بازرگانی سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی بەشێک لە کاڵاکان گۆڕانکاری لە بازار ئێوە وەکو تەماشاکار دەمینێنەوە یاخود ئەمە پەیوەندی بە بەغدایە پەیوەندی بە بازار چۆنە؟ سپاس بۆم دەرفەتە دیارە لەودا ئاگادارن بۆی بەرزبوونەوەی بەهای دۆلار کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ بانکی ناوەندی عێراق کە دۆلاری 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە 145 تا 147 ئازار دینار خەمڵان ئەم بڕیاری حکوومەتی باقی ناوەندی کارێکی کرد کە خەڵک ئەوانەی کە لە بازاردان پێش ئەوەی بڕیارەکە بکێت ئێواری جێبەجێکردنەوەنێ کاریگەری لەسەر بازار دروست کرد بۆ کارەکەشی بۆ خەڵک ترسا لەوەی کە ئەو نرخی و کاڵاو کەلوپەلەکان بەرز بێتەوە بە دڵنیاییشەوە بەرز بوویەوە بۆ بەرز بووە چونکە هاوڵاتیەکانی ئێمە هێشتا گونە و هۆشیارە ئابوریان لا نییە کە لە هەرێمی کوردستانە ئێستا کۆمەڵێ کاڵا و خۆراکی زۆر لە ناو کۆگاکاندا هەن و ڕەنگە بەشی 6 مانگی کەشکاوە بەردەوامی ئەگەر ڕۆژانش خەڵک شت بفرۆشێ وهەن زانیک بە بەرزبوونەوەی بەهای دۆلار ئێتر هیچ لە ماڵەکان و لە دوکانەکانە نامێنێتەوە کەوتنە کڕینی کاڵاکان کامە بەڕاستی لە ڕووی ئابووریەوە شتێکی ناتەن دروستە بۆ ئەوەی ئەگەر بیان توانایە خەڵک هاوڵاتیان بە تایبەتیدانیان بخۆیاندا بگرتایە و بازرگانەکانیشمان ئەوانەی کە دوکانەکان دوکاندار و خاوەن مۆڵەکانن بە شێوازە تەعاملیان کردایە کە ئەم بارودۆخان بەم شێوەیە لێ نەکردایە کە ئێستا وردە خەریکە سەرەتاکەی دەردەکەوێت وا بکرایە بە هێواشی نرخەکان بەرز بووایەوە چونکە ئەم بەرزبوونەوەی خێرای نرخەوە دەکات خەڵک لە مەترسیدا دروست دەبێت باشە کەوایە بەدەر لەوەی کە نرخی دۆلار بەرز بۆتەوە هاوڵاتی و کاسبکارانیش بەشێکن دروستکردنی ئەوان هۆکارەکەن ئەوان خۆیان نەچوونە ناو مۆڵەکانە دەستیان نەکردای بەشت کردین بەڵام بازرگانەکانیش کە زانیان خواست لەسەر کاڵاکانیان زۆر بووە بیانەوە کردەوە بۆچی قازانجی زیاتر باشە کاک نەوزاد تۆ دەچی بنزین دەکڕی دەڵێ گران بووە مریشک دەکڕی دەڵێ گران بوو تەماتە دەکڕی تەماتە باسی تەماتە و خیار دەکەی هێشتا هیچ نەبووە هەر بەرهەمەکەی دوێنەیە ئەوان مبڕیان ئەوەیە کە گوایە ئێوان کاتی خۆی ئەو شتانێکی هێناوێن هەندێکیان پاریان نەداوە بە 122,000 بەرامبەر بە 100 دلار کڕیویانە ئێستا کە بەیانی بچین پارەی قەرزەکەیان بدەنەوە دەبێ ئەوان دۆلار بدەن کە دۆلار بدەن دەبێ بە 145 بیکڕن هەر لە ئێستەوە احتیاتی بۆ دەکەن بەڵام ئەو ناکاتە ئەوەی کە ئەو بەو شێوەیە جگار ئەو خەڵکە تووشی ئەو حاڵتە بکەن دەبەرەوە پێویست بوو وردە هێواش ئەم حاڵەتیان ئەم شێوازی بەرزکردنەوەی نرخیان کردایە بۆی ئێمەکو بەڕێواتی گشتی بازرگانی کە بەڕێواتی چاودێری بازرگانەکان سەر بەم بەڕێوەتی ئەمن لە دوێنێەوە ئێمە ئاگاداری بەڕێوەتەکانمان کردووە کە بچنە ناو بازار بەڕاستی متابعی نرخەکان چاودێری زیاد بکەن لە بازاردا و بەڕاستی ئەوانەشی کە زان نرخەکانیان زیاد لە پێویست بەرز کردوەوانێ بەڕاستی کەونە ئیجادکردن تووشی سزا و ئیجاد بە پێی یاسا کەوای باشترین حالەت ئەمە زیاد بکە داواش لە هاوڵاتیان دەکەن بەڕاستی بەو پەلە ڕانەکەنە مۆڵەکانەوە بەرزبوونەوەی دۆلار جموجۆڵی بازرگانی باشتر دەکات بە بۆ چوونیەوە یان خراپتر بازرگانی ناوەستەیە بە تایبەت لەسەر هەندێک ڕەنگە کرد تۆزێ کەم و زیاد بکە بە تایبەتی کەتی خۆراک تۆ پێویستی بە ژیانەکە بێ هەر خۆراک بێنی بەردەوام دێت ئەگەر ڕەنگە کاریگەری لەسەر عقارات تۆزێ دروستکە کاریگەری لەسەر مەسالی موادی بیناسازیە چێر کاراشت دێنێت بە بینایەکی بە سالێکی متەوازە بۆ دروست بێ بەڵام ئێستا پێویستی بە پارێکی زیاتر هەیە بە کەم تا زۆر بە پێی ڕێژە کاریگەری لەسەر هەموو کارتەکان دروستەکە بەڵام لە کردێکەوە بۆ کردێکە ڕێژەیەکی جیاوازە. وێڕای ئەوەی کە بەرزبوونەوەی نرخی دۆلار وای کرد ئەو بەرهەمانی کە لە دەرەوە دێنە هەرێمی کوردستان و عێراق نرخەکەی بەرز بێتەوە بەڵام کاسبکاران و هاوڵاتیانش وەکو وەزارەتی بازرگانی باسی لێوە دەکات ئەوانش بوونەتە هۆکارێک یعنی مارکێتەکان کە هاوڵاتیەکی زۆر لەوێ کاڵا دەکڕێ وا دەزانی ئیتر خلاص تەواو
کاڵا نامینێت لە کوردستان دەڵێ کاکە 6 مان مەوادمان هەیە خۆراکمان هەیە ئیتر ترسێک نییە هەموو خەڵکە بە یەک جارێ ڕوو لە مارکێتەکان بکات و تەنانەت ئەو کاسبکارانەش کە پێیان وایە هەر بەرهەمێک بکڕن گرانتر دەبێت ئەوان بە دۆلاری بە نرخی پێشوو بەرهەمەکانیان کڕیوە گرانکردنەکە بە شێوەک لە شێوەکان دەچێتە ینی بێویژدانیەوە وەزاتی بازرگانی دەڵێ لە داهاتوودا بازارەکە استقرار دەبێت بۆ ئەوەش کە خەڵکێک ئیستقلالی بازاری کرد بێت چاودێری زیاد دەکەن لە هەر شوێنێک سەرپێچی هەبێت ئەوان ئیجرعاتی قانونی لەگەڵدا دەکەن و سزای ئەو کەسانە دەدەن کە هەر بەرهەمێک لە نرخی ئێستا یان نرخی ڕۆژ گرانتر بە هاوڵاتیانەوە بفرۆشێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرن.